دوایەوەی شەوی ڕابردوو تەبەن حاڵەتەکانی سکشون ڕشانەوە لە ناوچەیەکی دیاری کرا و زیادی کرد دوێنێش لە حاڵەتەکان بەردەوام بوو لە بەرزبوونەوە ئێمە سەرنجیمەوەماندا زۆربەی ئەوانە کێن خوێندکارن و لە خوێندگایەکی دیاریکراوە هاتوون ئێمە هەر لەو کاتەوە دەستمان بەکارکرد هەم بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و بەڕێز بەڕێوەبەری تەندروستیمان ئاگادار کردەوە لە هەمەش کاتیشە بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوامان ئاگادار کردەوە بە سوپاسەوە بە خۆشحاڵی و هەردوو لایەن یەکسەر لیژنەیان دروست کرد بۆی کە بە دووەداچوونی تەواو بکەن حاڵەتەکانەوەی کە بەشی زۆریان سەردانی خۆشخانەیان کردووە ینی بەشێکی زۆریان پێویستیان بەداخل بوون نەبەوە بەشێکیشان پێویستیان بەداخل بوون بۆوانەی کە داخل کراون کە دوای وەرگرتنی چارەسەر زۆربیان ڕوانەی ماڵەوە کراون تو ئێستا کەمترین حاڵەتەکان حاڵەتی سکشون ڕشانەوە بوون گومانە کرێت تاڵمان لە دوای لیژنەکە ئەو کرێ گومانەکرێت ئەو هۆکارانی کە ئەبنە سکشون ڕشانەوە بە تایبەتی تۆ مەسەلی لەوانەیە سەرچاوی ئەو بێت یا خواردنێکی دیاریکراوە بێ یا شتێک بێت لە یەکێکەوە کە گوازرا بێتەوە بۆ ئەوانتر دەستی لە مەخسەل یا بێ یا لە ڕێگەی تەوالێت وانە بەکارهێنانی شتەکانی یەکتر یەکێ لە گومانە دوای ئەوەی کە لیژنەکان ئەنجامەکانیان دەستکەوت بڵاویەکەینەوە بەدڵنەوە حاڵەتەکان حاڵەتی مەترسیدار تەمان ئەوانە بەشێک لە حاڵەتەکان داخل کراون دیارە حاڵەتیان تون بۆ بەڵام سواز بخوا هەمویان وەڵامی باشیان بۆ چارەسەر هەبوو دەرکراون ڕوانەی ماڵەوە کراونەتەوە